ڕێیان سیرکەن درۆ دووڕووی سیاسیەکانی مەچۆنە. ئەوە قسەی نێچیرە، بابەتەشی دوور و درێژە، زۆر قسە لەسەر بابەتەکەی ناکەین، تەنها و دێرەی باس دەکەین. کاگۆڤار خۆشەویست و مایە ڕێز بوو. ئەوە درۆیەکە لە درۆیە هەرە گەورەکانی کە نێچیر کردیتی. کاک نێچیرە فەندی، ئەگەر ڕاست دەکەی بەقەدەر نیو ئەو ڤیدیۆیە کە لە پاش ئەو قسانە هەیە ڕێز لە گۆڤاری دەگری، ئەگەر بە زندیتیش ڕێز لێ نەگرت بە مردیتی ڕێز لێبگەر، ماڵ و منداڵەکەی لێمەگەڕە موحتاجی دەستی کەس بن. ئاخر ئەگەر درۆی ناکەی لۆلە بۆ یەکێکی عەرەب شوقە پارە موچەی دابین دەکەی، لۆلە بۆ گۆڤاری دابین ناکەی. کامیان زیاتر پێویست؟ هەنەبی گۆڤار خزمەتی هونەری کوردی کردیە، مێ درۆی بکە، تێر بوون لەو درۆیانت. ئەگەر ڕاست دەکەی بڕۆ ژیانی منداڵەکانی خۆش بکە، لێ مەگەڕێ موحتاج بن. بەقەدەر نیو ئەوەی ئەو پارەی لە ئەو عەرەبەت دابین کردیە لە بۆ ئەو منداڵەکانی گۆڤاری دابین بکە. دەرچال يعني خدمة